ئادەکرێت نەشتەرگەری دەرهێنانی بەردی گورچی لە بەکونکردن بۆ هەردوو گورچی لە بەهای قۆناغ ئەرزان بدرێت؟ بەخێربێن وەکو نەشتەرگەری بەڕێزان دەگونجێت هەردوو گورچی لە بەردەکانی دەربێنیت و لە ڕێگای کوونەوە، بەڵام باشتر وایە قۆناغ بە قۆناغ بکرێت لەبەر چەند هۆکارێ گورچیلەکە دوور دەبێت لە سستبوون و ئەگەری خوێنبەربوون کەمترە و ئەگەری هەوکردنی گورچیلەکان کەمترە و ئازاری نەخۆشەکە کەمترە. بۆ نمونە ئەم چارەخوازەمان کە سەردانی کردین 6 هەفتە پێش ئێستا هەردوو گورچیلەی بەردی تێدا بوو. گورچیلەی لای ڕاستی بەردێکی گەورەی هەبوو بە لە شێوەی شاخی مامز کە هەموو ژوورەکانی گورچیلەی داگیر کردبوو. سوپاس بۆخوا لە ڕێگای کونێکەوە توانیمان هەموو بەردەکان پاکەینەوە، گورچیلەکە هیچ بەردی تێدا نەماوە. ئێستا دوای 6 هەفتە گەڕاوەتەوە گورچیلەی چەپی بۆ نەشتەرگەریکەین بە هەمان شێوە لە ڕێگای یەکونەوە بە ئیزنی خوا نەشتەرگەرەکەی بۆ دەکەین. پەیامەکەم لێرەدا ئەوەیە باشتر وایە گورچیلەکان نەشتەرگەری بۆ بکرێت بە تایبەت کوونکردن قۆناغ بە قۆناغ بکرێت لەبەر ئەو هۆکارانی کە باسمان کرد فەرموو لەگەڵمانە بن. ئێستا گورچیلەی لای چەپی چارەخوازەکەمان نەشتەرگەری دەکەین لە ڕێگای کونێکەوە. سوپاس بۆخوا وەکو دەبینین لە ڕێگای کونێکی بچکۆ ئەو هەموو بەردەمان دەرێناوە. تەبانم پێشتر ئەم چارەخوازە نەشتەرگەری لابردنی بەردی بۆ کراوە لە ڕێگای هەڵدڕینەوە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.